کە زۆرێک بە تایبەتی بەداخەواڵم گەنجان و ئافرەتان سەریان تێنا و تیکەوتون هەچ کەس سحر بکات بچێتە لای سحر بازێک من ئەتا کاهنن ئەو ساحرن ئەو عرافن فقط كفر بما نزل على محمد پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ بچێتە لای سحر بازێ بەختگرەوەیە نوشتە چیەک ئەوانەی کە نوشتە و فاڵە گرنەوە بەختی بۆ گرنەوە نوشتەی ڕەش و نوشتەی نازانم چاوبەست و دەمبەست و چنە لای سحر باز قەسەم بەخوا فڕی بەسەر ئیمان و نامێنێت با تا ئێوارە نوێشکاو بە ڕۆژ و بێ لا ئیلاهە ئیلا اللهی بەتاڵ بۆتەوە ماڵی هەزاران خەڵک کاولەکەن نوشتەیان لێکەن و ژن و مێرد لێگەکەن و ئەم کوڕەوا لێکەن حەز و کچە بکە ئەو ڕقی لەو بێتەوە قەسەم بەخوا ئەوەی بچێتە لای سحر بازێ نەک سحرەکەش بکە بچێتە لای سحر بازێک بۆی بکرێ یا پێی ڕازی بێ خۆشی کافر ئەبێ ئەوە سحر بازەکە هەلەی گەڕە کافر و حکمەکەی کوشتنە لە ئیسلامە سەریان لەوانە ناوە نازانەوە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵێ پێی بێ ئیمانە بێت ئەوە ژێکی کە لەوانەی لا ئیلاهە ئیلا الله پێ بەتاڵە بێتەوە سحرباز لای خوا کافرە چونکە لە ڕێی کفرەوە نەبێت ناتوانێت کاری سحر بکە هەچ کەسێکیش بچێتە لای ئەفەرمێ من ئەتا كاهنا أو ساحرا أو عرافا فصدقه فقد كفر بما نزل على محمد هەچ کەس بچێتە لای سحر بازێ لای فاڵچێ گای بەخەتگرێ باوەڕی پێ بکە کافر بوو بە دینی محەممەد ئەمە قسەی پێغەمبەرەکەمانە سەڵات و سلامی خوای لەسەر بێ کاری ئەمانە خۆتانی لێ پارێزن لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله و سحر بازێتی و نوشتە و فاڵچێتی و بەختگرتنەوە و ئەستێرە خوێندنەوە لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله یەک نایەتەوە لا ئیلاهە ئیلا الله بەتاڵ دەکاتەوە ئەمانە خەڵک فەری تێناوە خۆشی بە موسڵماندانێ سەیرەکەی نوێژەکانی پێشفەرزە نوێژی ژەکات بە ڕۆژوشە بێ هەر چاوی مێردەکەی لێ غافڵە بێ ڕێک بۆ لای کابرای سحرباز و نوشتە چی نوشتەیەکم بۆ بکە مێردەکەم تۆزێ تووڕابێ لە ماڵەوە بەشکم شر بێ بەدەستمەوە بێ بە ئەڵقەیەک و بیکەمە پەنجەی خۆم وەڵا نوشتەیەکم بۆ بکە فڵانە کچ حەزم لێ بکە یا فڵانە کوڕ حەزم لێ بکە یا نوشتەیەکم بۆ بکە کوێراییم داهاتووە ئەم فڵان و فڵان بەشکم لێک ببن مژنەکەی لەبەر چاو ڕەش بێ ئەم ڕق و قین و بغضە لە ئیسلامە جێگەی نابێتەوە بەخوا لەگەڵ لا ئیلاهە ئیلا الله قەت لە دڵێکات جێگەی نابێتەوە هەچ کەس بچێتە لای ئەوانە ئەوەی کردوێتی با بڕوا فریاکەوێ گەردن ئازایش دە و کەسە بکا کە کردوێتی بچێ هیچ لە بەلاری کەم سحرەکە دەربێنێتەوە بەتاڵی کاتەوە فڕەیات بیشواتەوە باخوای گەورە ئەم غەضەبە لە کۆڵ ئەو ماڵە و لە کۆڵ خۆشی بکاتەوە چونکە پێی بێئیمانە بەو حاڵە بمرێت چاوی بە بەهەشت ناکەوێت بە کافری ئەڕوات بە نەسی حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ فقط كفر بما نزل على محمد بەقەدی تحقیق و تەوکید دەڵێ کافر بووە بەو قورئانی کە نازڵ بووە بەسەر محەممەدە فڕی بەسەر ئیمانەوە نەماوە